بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بەڕێزان سڵاوتان لێبێ خۆشحاڵین پێتان دەگەین بۆ پێشکەشکردنی ئەڵقەی نوێ لە بەرنامەی پرس بەرنامەی بڕۆمان تایبەتە بە بابەتێک لەژێر ناونیشانی کۆبوونەوە و یان نەریتی کۆبوونەوە لای حیزبە کوردیەکان بەڕاستی بۆ چارەسەری کێشە و گرفتەکان کۆبوونەوەکان گرنگن بەڵام هاوڵاتی دەپرسێ ئەگەر کاتێک کۆبوونەوەکان تەنها بۆ بەڕێکردنی کات بوو ئەو کاتە چی و ئەگەر کۆبوونەوەکان تەنها لە پێناوی کۆبوونەوەدا بوو ئەو کاتە چی وەکو شاعیرێکیش دەڵێ هەتا سێ و مۆز و پرتەقاڵ نابێ کۆبوونەوەی حیزبە کوردەکان تەواو نابێ ئەوەی کە گرنگە و نمونەیەکی زیندووە لای ئێمە لە 2 ساڵی ڕابردووە لە هەرێمی کوردستانی عێراق بەوەی گرفتێکی سیاسیەوە حیزبە کوردەکان چەندین کۆبوونەوە کە ڕیکۆردیشکانەوە ئەنجامیاندەوە بەڵام تا ئێستاش هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆیەوە نەدیەوە بەڕێزان لەسەرم پرسە بەردەوام دەبین بە بەشداری و میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر فاتح سنگاوی مامۆستا زانکۆ دکتۆر فاق گوڵپی سەرۆکی ئەکادیمیای سیاسەت و حوزری ئیسلامی بەڕێز کاگ ئیحسان زەڵمی چالاکی سیاسی سوپاسانەکەین کاتان بەخشی بەرنامەکە بە هیوای کە گفتوگۆیەکی بەسوود پێشکەش بە بینەران بکەین کاگ ئیحسان سەرەتا بێمە لای بەڕێزت کۆبوونەوەکان لە هەرێمی کوردستان بەڕای بەڕێزت ئاڕاستەیەکی دروستی وەرگرتووە لە ئێستادا بەڵێ بەناوی خوای گەورە میهرەبان سوپاس بۆ ڕێخستنی ئەم بەرنامەیە و هاوڕێیەتی ئەم بەڕێزانەش بەرز دەنرخێنم دیارە کوردستانی ئێمە هۆکار زۆرن بەهۆی کۆمەڵێک هۆکارەوە هیچ شتێکمان لە جێی خۆیدا نەماوە نەمانتوانیوە سوود لەو هەموو ئالیەت و میکانیزمانە وەرگرین کە لە وڵاتانە هەیە و کاری لەسەرەکرێ بۆ بەرەو پێشچوونی خۆمان بۆ خۆشگوزەرانی میلەتی خۆمان بۆ ڕێخستنی نێوماڵی خۆمان ئەوە وای کردووە کە حیزبایەتی بە ئاراستەیەکی زۆر باشدا لە وڵاتی ئێمە نەڕۆشتووە و ناژڕوە تا ئێستش تا ئەم حاڵەتەش بە ئاراستەیەکی باشدا ناڕوە بۆچی هۆکارەکان زۆرن یەکێک لە هۆکارە سەرەکیەکان لە لای ئێمە ئەوەیە کە حیزبایەتی خوڵ بۆتەوە بۆ ناو هەموو تاکەکان بۆ ناو هەموو خێزانەکان بۆ ناو هەموو چین و توێژەکانی کۆمەلگا ئەوە وای کردووە کە هیچ شتێک وەکو خۆی نەوەرمان گرتووە نەوەکو خۆشی جێبەجێمان کردووە بە تایبەتی ئەگەر باسەکە چڕکەینەوە لە کۆبوونەوەکانە نەخێر بەڕای من کۆبوونەوەکان تا ئیسا نەیانتوانیوە ئاراستەیەکی دروست وەرگرن لە وڵاتی ئێمە بە دافعی ئەوەی ئەو حیزبەی کە ئەچێتە کۆبوونەوەکەوە پێشەوەی بچێتە کۆبوونەوەکەوە بڕیاری پێشوەختەی هەیە کە چۆ کۆبوونەوەکەوە لەوێ قفڵە بێ ئەگەر تەرح و پێشنیارێکی تری بۆ بکرێ مەجبورە گەڕێتەوە لە بابگەڕێمەوە بەلای ئەو کەسەی کە منی نردووە بۆ کۆبوونەوەکە یعنی بە کورتی ئەوەیە کە ئەوەی ئەچێتە کۆبوونەوەکە یا سەلاحیەتێکی تەواوی نییە بۆ کۆبوونەوەکە یان ئەجەندایەکی تایبەتی هەیە کە ئەچێتە کۆبوونەوەکە ئەگەر ئەو ئەجەندایی خۆی جێبەجێ نەکرا ئامادە نییە هیچ سازشێکی تر بکە لە پێناو هیچ بەرژەوەندیەکی خەڵکی ترا و حیزبەکەی خۆی هیچ کاتێک ناخاتە دوای بەرژەوەندی ئەگەر بە پێچوانە پرسیارەکە بکەین ینی چۆن ئاڕاستەی دروست زۆرەگرێت چۆن کۆبوونەوەکان لە بەرژەوەندی و چاکەی گشتیا بەکاربێنرێت بەڵێ دیارە کۆبوونەوە بەپێی زانستی سەردەم سێ قۆناغی هەیە قۆناغی یەکەم پێش کۆبوونەوەیە بێ ئامادەکاری کرابێ بە ئەو کۆبوونەوەیە کۆبوونەوەکە بۆ ئەکرێ ئەم پرسیارە لە لای هەموو بەشداربووان ڕوون بێ ئەو کۆبوونەوەی بۆ ئەکرێ ئەبێ بزانی بۆ چییە چیتە ئەو کۆبوونەوە لەوێ ئەتوانی چی بکەیت لەم قۆناغی یەکەمەیە ئەبێ دەستنیشانی وەفدی کۆبوونەوەکە ئاراستەیەکی دروست وەرگێت تا بەرهەمێکی باشی هەبێ بەداخەوە لە وڵاتی ئێمە وەکوتم هیچ شتێک لە جێ خۆیانە ئەو کەسانەی کە ئاچن بۆ کۆبوونەوەکان ئەبێ کەسێکی قۆز بێ نەک کەسێکی ئەکادیمی و زانستی بێ ئەبێ کەسێکی دەروێژ بێ مەسوولەکەی و بەرپرسەکەی هەر شتێکی فەرموو ئەو یەکسەر بڵێ بەسەر چاوڕاستەکەی قوربان هیچ بیرکردنەوەیەکی جیاوازی نەبێ یعنی بە دیوێکی ترا ئەوانەی کە ئەچن بۆ کۆبوونەوەکە هەمویان وەکو یەک قسە بکەن و ئاراستەی یەکتر بکەن بۆیە لەم وڵاتەی ئێمە هیچ کاتێک نەتوانراوە کۆبوونەوەکان بەرهەمێکی باشیان هەبێ لەبەر ئەم کۆمەڵە هۆکارەی کە باسمان دەستخۆش بە دکتۆر فایق سواز بۆ تەرخارکردنی کاتی بەڕێز بە بەرنامەکە وەکو لە پێشەکیش باسمان کرد یعنی 2 ساڵ تێ ئەپەڕێ بەسەر گرفتێکی سیاسی کە لە هەرێمی کوردستانی عێراقدا هاتووەتە ئاراوە هیچ پرسی سەرۆکایەتی هەرێمە کە لە پەرلەمان و نەتوانرا یەکلا بکرێتەوە لە پەراوێزی ئەمە کۆمەڵی کۆبوونەوەی زۆر کرا چ 2 قۆڵی چ 3 قۆڵی چ 4 چ 5 چ 16 و 7 قۆڵی و فراوانتریش ینی تا ئاسی گشت حیزبەکان کە ژمارەیان زیاترە لەوە ینی ئەوە هەڵەگرێ بەڕاستی ئەم هەموو کۆبوونەوەی لە پێناوە بکرێت بەڵام دوجار ئێستا لە حاڵی حازرە ئێمە ئەنجامێکی دڵخۆشکەرمان نەبینیوە
بەڵێ زۆر سپاس بەڕاستی ئەگەر هۆکاری ئەوە ببینین کە بۆشی 2 ساڵ زیاترە حیزبەکان کۆبنەوە ئەکەن و ئەنجامێکیان نییە هۆکاری گشتیە هۆکاری تایبەتی هەیە گشتەکەی ئەوەیە کە ئێمە بەشێکین لە سیستەمی سیاسی و هزری ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر سێری کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بکەی نمونەیەکی سادە کێشەی فەلەستین و ئیسرائیل لە 48ەوە تا ئێستا کێشەیانەیە نەیانتوانی و هەنگاوێک بچنە پێشەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان لەبەرەوە ئێمەش بەشێکین لەو سیستەمە گشتی ناوچەکە خاڵی دووەم ئەوەیە ئێمە سەوابیتی سیاسیمان نییە زۆربەی وڵاتەکان دەستوریان هەیە لەو دەستورە کۆمەڵی شتیان داناوە تر نابێ حیزبە سیاسیەکان و حکوومەت و وەزارەتەکان لەو دەستورە لابن هەر کەسێ لەو دەستورە لایدا لەو بنەمایانە لایدا گەل ینی سزایەدا چاودێریەکە ئێمە دەستورمان نیە ئەمان توانین لە سەرەتای دروستبوونی پەرلەمانی هەرێمی کوردستانەوە ببینە خاوەنی دەستورێک ئێستا لە ڕێگەی و دەستورەمان توانی کۆمەڵێک کێشە چارەسەرکەین بەڵام نیان کرد خاڵێکی تر ئەوەیە سێری وڵاتە پێشکەوتوەکان بکە ینی حیزب دەوری ئەوەی نییە کێشە چارەسەر بکە ئەنجۆرە کێشانە حیزب دەستگایەکی سیاسی پەروەردەییە لە کاتی هەڵبژاردنا بەرنمەیەکی بێ لیستێکی ئەبێ کە هەڵبژاردنەکە تەواوبووە ئەبێ بە لایەنێکی دەسەڵاتداری ئەبێ بە ئۆپۆزیسیۆن ئەو کاتە ئەو بەرنمەی کە هەی بۆ لە ڕێگەی حکوومەت و دام و دەستگاکانی حکوومەتەوە چارەسەرەکرێن ینی ئێستا ئێمە حکوومەتمان هەیە پەرلەمانمان هەیە بەڵام هیچیان ئەو ئیشانە ناکەن حیزب ئیشەکانی پەرلەمان و حکوومەتی وەرگتۆ بۆ خۆی چارەسەریکە خۆشی بەو شێوەیە کە هەیە بێجگەلەوە حیزبەکان کە دانیشن کۆبوونەوەکەن ئامان جیانەوە نییە خزمەتی میلەت بکەن چارەسەری کێشە گشتیەکان بکەن ئامان جیانەوەی یەکیان ئەویکیان سەرکوت بکە یەکیان ئەوکە ببەزێنێ خزمەت نییە ئەیکیان بەڵا بە چ بەڵگەیەک ئامانجان ئێستا بۆ کاتێکە هەر یەشێک لەوان بگری ئەو بانگەشەیەوەکە کە لە هەرێکی پرۆژەی سیاسی خۆی هەیە پرسێک لا بکات بەڵا هەرێکی پرۆژەی سیاسی خۆی هەیە و کێشەی میلەتیش هەیە پرۆژەی میلەت مەسەن بۆ نمونە من کرۆکی کێشەکانی هەرێمی کوردستان بەوایە بینم کە دوو بۆچوونی جیاواز هەیە لەسەر سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە پارتی دیموکراتی کوردستان بڕوای بە سیستەمی سەرۆکایەتی هەیە حیزبەکانی تری دەرەوەی پارتی پێویست بڕوایان بە سیستەمی پەرلەمانی هەیە ئیشی بۆکەن ئەمە ناکۆکیە گەورەکەیانە لە سێبەری ئەو ناکۆکیە میلەت زۆر زۆر زیانی بەرکەوتووە ئەمە نەهاتوون کێشەکەی میلەت چارەسەر بکەن ئەنجا کێشە سیاسیەکە دوا بکەن یا لەبەر بەرژەوەندی گشتی میلەت هەندێک تەنازل لەو ڕاوبۆچوونەی خۆیان بکەن کە هەرێکی بۆچوونێکی هەیە ئەوی کە قبوڵی ناکە اینجا نەبوونی دیموکراسیات مەسەن دیموکراسیت چیە دیموکراسیت ئەوەیە من تەنازل لە هەندێک ڕاوبۆچوون و هەڵوێستی خۆم بکەم تۆ تەنازل لە هەندێک بکەی بۆی بگەینە ئەنجام قسەی یەکتری بخوێنینەوە ئەمانە تەنازل ناکەن بۆ یەکتری بۆیە بەو شێوەیە کێشەکانمان چارەسەر ناکرێت بەڵام لە یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان کە من ئەمەوێت دیسان دووبارەی بکەمەوە بەڕاستی حیزب نابێ خۆی سەرقاڵکە بەم کێشانەوە ئەبێ ئەم کێشانە دام و دەستگاکانی حکوومەت و پەرلەمان و دادوەری و لایەنەکانی تر چارەسەریکەن ئەوە ئیشی حیزب نییە حیزب خۆی زۆر زۆر گەورە کردووە حیزب مافی زۆر پێگاتەی تری بردووە بۆ خۆی و بەو شێوێژ ئیشەکە خاڵێکی تر بەس لە پێشە دوکتۆر هەلەسەرەوە ڕابووەسیت لە پێشە ینی پەرلەمان دەستیایە ئەو کێشەیە بەڵام 2000 ڕخنەکە ئەوە بوو کە ناکرێت پەرلەمان لە پرسێکی وە یعنی چۆنەڵێ 100% خۆی تیاڵقورتێنێت و خۆی کا بە لە چارەسەری ئەوە حکوومەتیشەوە بە هەمان شێوە با بخرێتە دەست حیزبەکان و بە شێوەیەکی سیاسی و تەفاوقی پێکێنانی سیاسی لەگەڵ بەڕێی من ئەوە یەکێ لە هەڵە گەورەکانە مەسەن ئێمە وەکو میلەتی کورد متأثرین بە کۆمەڵی کولتوری سیاسی ناوچەی جیاجیا ئێمە لەبەروی بەشێک بوون لە بزوتنەوەی ڕزگاری گەلان کاتی خۆی لەژێر کاریگەری یەکێتی سۆڤێتی جارانە ئیشمان کردووە زۆربەی حیزبەکانمانە هەمویان نا ئەم حیزبانە لە یەکێتی سۆڤێت جاران ئەوەی کە باڵادەست بوو ئەوەی کە بڕیاری یەکەمێدا سکرتێری گشتی حیزبی شیوعی سۆڤێتی بوو نیوەی نەک هەر حکمی سۆڤێتیە کردو ئەو هەموو کۆمارەی کە لە دوای با بڵێن پرۆستریکا جیابوونەوە بەڵکو حکمی نیوەی عالەمیشیە کرد ئێمە تا ئێستا ژواکەی بەڵام یەکێتی سۆڤێت سێرەکەی وازی لەو شتە هێنا قەنەعەتی کە ئەمە غەڵەتە ئێستا پۆتین سەرۆک کۆمارە وەزیری هەیە جێگری سەرۆک وەزیری هەیە وەزیری دیفاعی هەیە وەزیری دەرەوەی هەیە
ئەوان کێشەکان چارەسەرەکەن حیزب کێشەکان چارەسەر ناکات سەیری ئەمریکاکە لە کاتی هەڵبژاردنەکە حیزبی جمهوری و حیزبی دیموکرات منافەسەیان هەبوو لەسەر بەدەستهێنانی دەنگی خەڵک کە منافەسەکە تەواو بوو ئێتر ئێستا حیزبی دیموکرات و حیزبی جمهوری کۆبوونەوە ناکەن بۆ چارەسەرکردنی کێشەکان ترامپ و پەرلەمان و مەجلیسی شوخ و مەجلیسی نوابی ئەمریکی کۆبوونەوەکەن بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە لەبەرەوەی ئێمە بۆ ئەوەی بمانەوە کێشەکانی هەرێمی کوردستان زوو چارەسەر بکرێنەوە بە چارەسەرکردنی بکەن جارێ ئەبێ ئەم سیستەمی حیزبایەتی تەسکە هەڵوەشێنینەوە ڕادستی دامزراوەکانی بکەین ڕادستی خۆی بکەین ینی حکوومەت تەنهاییشیەوە نییە خزمەت گوزاری و کاروباری ئیداری بەڕێوە با بەڵکو حکوومەت ئیشیشی ئەوەیە کە کاروباری سیاسی جێبەجێ بکە خۆن ئەو حکوومە ئەو حیزبانە هەموو نوێنەریانەیە لەو حکوومەتەوە لەو پەرلەمانە لەبەرەوە ئەمە لادانێکی سیاسیە لە هەرێمی کوردستانە کە حیزب کۆنتترۆل و تاپۆی یان مۆنۆپۆلی هەموو کارێکی سیاسی و ئیداری و ئابووری کردو ئەمە زۆر لە فرسەتی کاگەڕەمە لە دکتۆر فاتح هەر قسەکانی دکتۆر فاتح بکەم بە پرسیارێک ئایا سەرەتا کە پەرلەمان دەستی برد بۆ کێشەی پرسێکی سیاسی کە لە هەرێمی کوردستانە ینی پێشەوە جەنابیشی باسیەوەی کرد کە لە فەڵەستین و لە لوبنان و تەنانەت عێراقی خۆشمان ینی چۆن ینی بتوانین بەراورد دیکەین لە کاتێکا کە پێکهاتە ئاینی و نەتەوەیی و جیاوازەکانی تر لە هەرێمی کوردستانە ینی هەر زۆر کەمە زۆر ئەگەر بڵین بوونی نییە لە چاوانە لەوە چێ ڕاست بێت ینی چۆن فەرقی نییە لە کاتێکە ئەوان کۆمەڵە پێکهاتەی جیاوازیان هەیە ئەگەر لەسەر دانوستانیش نەگەن بە ئەنجامێک تا ڕادێک لەوە چێ بیانویان هەبێ بەڵام لە هەرێمی کوردستان لە کاتێکا کە پێکهاتەی ئاینی و تەنانەت مەزهەبی و نەتەوەیی و زۆربەی شتەکان لێکچوون بۆچی ناگەنە ئەنجامێک بۆچی بڵین ڕێکەوتن لە دوجارە نایەتە پایان بڵێ بەناوی خۆی گەورە دیارە کۆبوونەوە خۆی لە خۆیان لی گرفت نییە بەڵکو ئەسڵ کۆبوونەوە و گفتوگۆ و حیوارە ئەمە نوازان مەگەر ئێمە بە شێوازێکی تەندروست گفتوگۆکانمان کۆبوونەوەکانمان ئەنجام دەین بەو شێوەی لێ ناهات بەڵام گرفتەکەی ئێمە لەو عەقڵایەکە ئیدارەی کۆبوونەوەکانەکە لەو عەقڵایەکەوە ئیدارەی هەرێمی کوردستانەکە لەو عەقڵایەکە نەیتوانیوە بڵێ فێری دەوڵەتداری ببێ فێر بێت ئەوەی کەوا هەموو دام و دەستگایەک کاری خۆی هەیە فێر بێ چۆن بڵی پەیوەندی هەبێ لە نێوان ئەوەی کە پێوتی ئەحزابی سیاسی ئەوشی پێوترێ مؤسسات و دام و دەستگای حکوومەت لەبەر ئەوە بەڕاستی ئێمە گرفتەکەمان لێرە ئەمە لەلایەکی تر کۆمەڵە لەو گیر و گرفتانەی کە لە زۆربەی ئەم ناوچە هەیە لای خۆشمان بوونی هەیە کە پەیوەندی هەیە بە بنیاتی هەندێکی پەیوەندی بە بنیاتی کۆمەڵایەتی و هەندێکی بەو عەقڵیەتەوە یەکەوە زەمنێکی زۆرە سەردەمێکی زۆرە ئیدارەی ئەم ناوچەیەی کردووە هەموو ئەو شتانەی کە ئێستا ئەبنە گرێکوێرە ئەبنە بربەست لە بەردەم ڕێک نەکەوتنەکانمان هەندێکی پەیوەندی بە ڕابردووە هەیە پەیوەندی بەو کارکتەرانە هەیە کە ئەم ڕابردووە تاکەی ینی وەکو دیێوەزمامێنێتەوە لەسەر ئەو خەڵکەوە آخر ئەوەی کە لە 1970کانە کار بەدەستی ئەم وڵاتە بووە و یا بڵین ئاراستەی کاری سیاسی کردووە کاری حیزبەتی کردووە لە وڵاتە تا ئەم چرکەساتەش هەر ئەوانە ئاراسی کاری سیاسیەکەن هەموو ئەمانش کۆمەڵە گیر و گرفتی دەرونیان لەگەڵ یەکە هەیە کۆمەڵێ ناکۆکی و ململانیان هەیە کە نەیانتوانی و بەسەریا زاڵ بن و نەیانتوانە بێنە ناو دنیای نوێ و علاقەتانی کە پێویستە کاتەوە بۆچی ئەو قبول کراوە لە لای بڵێنەوەی نوێ لە لای بەڵێ ترسی ئەوەشم هەیە ینی ئێمە هەندێک جار ومێدمان هەیە بەوەی کە بڵێنەوەی نوێ جۆرێکی تر بیر ئەکاتەوە جۆرێکی تر بیر لە چارەسەری کێشەکان ئەکاتەوە بەڵام تاوەکی ئێستا بەشێکی دیار لە نەوەی نوێش کەوتون دەژێر کاریگەری هەمان وڵێ ئەو کارکتەرانی کە لە زووە ڕۆڵیان هەوە تەنانەت ئێمە ئێستا ترسی ئەومان هەیە کوڕوونەوەکانی ئەوان جارێکی تر چۆن ئیدارەی ململانیەکان بکەن بە شێوازێک کە زیاتر بابەتەکە ئاڵۆز بکە ئێستا نەکەرەوەندە بگرە جاری وایە لەناو یەک پارتی سیاسیە چەندین میحوەر دروست بووە کە بەشێکی نەوەکانە یاخود باڵە جیاوازەکانێتی کەواتە ئێمە لە سیستەمێکی ناتەندروستی سیاسیین حیزبایەتیین ئەمە وای کردووە کە کۆمەڵێ بابەتی نەتەوەیی گەورە هەیە نیشتیمانی گەورە هەیە خستومانەتە لاوە لێرەوە ئیشەکەین بۆ بەرژەوەندی حیزبیەکان هەندێک جار بەرژەوەندی حیزبیەکانی تێکەڵانەوە بۆ بەرژەوەندی شخصیەکان دکتۆرێک پرسیارێکی کە بکەین ڕادەستکردنی کێشە سیاسیەکان ناکۆشەکان بە حیزبەکان لە بری دامەزراوە فەرمیەکان ئەمە هۆکار نییە بۆ درێژە کێشانی ئەم کۆبوونەوە گرفتەکەی ئێمە هەر ئەوەیە هەتا ئەو پەیوەندیە ناتەندروست ئەمەیەک دوو
يعني ئەگەر حیزبەکانی ئێمە فعلا وەکو ناو هەن کە ناوی ئەحزابی سیاسی ناوەڕۆکیان هەمان ئەو ناوەڕۆکۆ باە کە پێویستە لە حیزبی سیاسی هەبێ ئەکرا ئەوە شارەسەر بکرێ ئەکرا ئەو کاتە بۆ نمونە دام و دەستگاکان کە نوێنەری بابین بۆ نە پەرلەمان نوێنەری حیزبەکانی تایە ئەکرا ئەوان لە دەرەوەی پەرلەمان ئاراستەیەک بگرێ ئەوان مخەوەل بن بەڵام تەنانەت ئەوانەی لە پەرلەمانیشان خاوەنی بڕیار نین گرفتەکە ئەوەیە ئەوانەی کەسە لە پەرلەمانان دوجا هەربێ بگەڕێنەوە ئەبێ خاوەنی بڕیار بن یان مەرجە یان واجبە لەسەر پەرلەمانتارەکان بڕیار بدەن لە بری حیزبەکانیان هەموو شتەکان یەکلا بکەنەوە بڕیار بدەن بەڕاوێژ بەڵام ئەو عەقڵەی کە ئیدارەی ئەوانیش ئەکا یا بڵێن ئەگەڕێتەوە لای ئەو سەرکردە سیاسیان ئەوانیش لە ئاسی ئەو بەرپرسیارەتیان نین کەوا پێویستە ئەم نەبوونی بەرپرسیارەتی و ئەم بێباکیە لە ئاست دۆزی نەتەوەیکی وەکو نەتەوەی کورد کە خاوەنی کۆمەڵە قوربانی گەورەیە وای کردو ئەمانە نەتوانن ناڵم قوربانی لانی کەم لە هەندێک لە بەرژەوەندی خۆیان وڵی دابەزن و لە پێناوی بەرژەوەندی گشتیە ینی تەنەزول بکەن ینی ئێستاکە ئێمە ئەم دۆخی کە ئێستا ئێمە تیاین بەڕاستی بە هەموو پێوەرێک تاوانێکی گەورەیە جەریمەیە کە بەمانای کەلیمە کاتێک کە تۆ خەڵکەکەی خۆت برسی کردووە کاتێک خەڵکەی خۆت سزا داوە لە کاتێکە دەرفەتێکی مێژووی وەرچەرخانێکی مێژووی زۆر گرنگ لە ناوچەکە هەیە ئەوە تا ئێمە لە بری ئەوەی کە هەموو ناوماڵی خۆمان ڕێک بخەین لێکمان ترازان و خەڵکەکەمان ڕێز و کەرامەتی خەڵکەکەمان داگرتووە کارگەیشتوتە ئەوەی کە بەڕای من ئێستاکە بۆ نمونە لە پرسی ڕێفراندۆمە ئەبوایە خەڵک لە ڕووی نەهاتایە بڵێن نەخێر لە کاتێکەوە مافی خۆیانە لە کاتێکە بوونی بەڵێ و نەخێر لەینەکە لە کارتەکە مانای ئەوەیە کەسە مافی ئەوەی هەیە بڵێ نەخێر ئەمە ئازادە بەڵام ئەو قۆناغە مێژویانەی ئەو قوربانیانەی کورداوێتی کە بەشێکی هەرە زۆری بۆ ئەوە بۆ تۆ دەوڵەت و کیانێکی سیاسی بۆ خۆت دروست ئێستا ئەمە هاتووەتە پێشەوە خەڵکێک ئەتوانێت بڵی دەنگی بەرزکەوتە ئەڵێن نەخێر نەک لەبەرەوەی حەزی بەونێ بەڵکو لەبەرەوەی قەیرانێکی گەورە هەیە پێشێ بگەینە سەرەوەتەوەرە هەموو حیزبەکان هەموو پارتەکان بەیەکەوە مقصرن تاوانبارن یان بەریانەکەوێت لەوەی کە گرفتێ لە گرفتەکان ناتوانن بگەێنە لێواری چارەسەر و حل من ئازانم دوو میحوەری سەرەکی هەیە لە ناکۆچەکانەوەکو دکتۆریش ئاماژەی پێکرد یا دوو ئاراستەی جیاواز هەیە ئەمیش ڕێیەکی مێژووی هەیە ینی ئێمە بەداخەوە وەکو کورد ڕاستە لە جوگرافیایەکە ژیاوین بەڵام بەردەوام بەشێک لە جیاوازی و ناکۆچی بەردەواممان هەبووە میرنیشینەکان کە ناکۆک بوونە خەڵکی تر بەکاری هێناون ئێستاکەش ئێمە نەمانتوانێت بە پێی پێویست تێکەڵ بین بەیەک بە پێی پێویست ئەو هەستە نیشتیمانیەی کەوا پێکەوەمان گرێ بدات دروستی بکەین ئەتوان بڵێم پارتەکانی تر بەش خۆیان ئەتوانین هەموو جارم قسەیە و تێ بەگشتی وڵێ هەرێکە بە پێی قەبارەی خۆی من وازانم ئەگەر ئەوانەی کە زیاتر کاریگەریان هەیە بە ئەرک و ڕۆڵی و بەرپرسیارەتی خۆیان هەستانایە ئەمی تر بڵێ ئێستا لەسەر ئەوەی کە کێشەکان ینی ئەسڵ و کرۆک و جۆهەر و ناوڕۆکی گرفتەکان لێرە لە هەرێمی کوردستانی عێراق و دکتۆر فاقیش باسی کرد تەنها سیستەمی پەرلەمانی و سەرۆکایەتیە ناخۆی ئەمانە ناکۆکی تریان هەیە ئەم ناکۆکی تر کە بووە لێرە وڵی لەم شتا ڕەنگی داوەتەوە ئەجینا من هەتا لە مەسەلەی سەرۆکایەتیە من ڕێیەکی تایبەتی مە بۆ ئەویش ئەوەیە حتا لەو دەسەڵاتانەی کە ئەدرا بە سەرۆکی هەرێم من ئەڵێم ئەگەر بە هەندێک تەنەزول بە هەندی هەرێکەی لە هەندێک شت دابەزی بۆ من سەرۆکایەتیش بواە گریمان سەرۆکایەتیش بواە با سەرۆکایەتی بواە بەڵام خۆ ئەم ئەحزابانەی تر لە داهاتوە ئەیانتوانی سەرۆکێکی تر هەڵبژێن با لەو کاتە بیر لەوە بکرایەتەوە ئەوس وەگوڵی سەڵاحیاتانە کەم بکرایەتەوە و بیان گۆڕایە بەڵام من ئەزانم ئێمە کۆمەڵە بربەستی دەرونی زۆر گەورەمان بۆ دەست بۆ کە پێویستەکە تەجاوزی کرد دەستخۆش بێ کاک ئەحسان ئێستا لە هەلومەرجێگەین باسی بابەتی ڕفراندۆم و گشتپرسی لە ئارادایەوە بابەتێکی گەرمە لەسەر ئاسی هەرێمی و نێودەوڵەتیش تا ڕادەیەک دانوستانەکان کۆبوونەوەکان تا چەند بە خزمەتی ئەو پرسە گەورە کە وەکو بەڕێزانیش باسییان کرد بارودۆخێکی نێودەوڵەتی تا ڕادەیەک بە بۆچوونی زۆرێک گونجاوە لە منتیقەکە بەڵام هەلومەرجە ناوخۆیەکان ئامادەسازی ئەویان نییە کە بەرەوپیری ئەو گۆڕانکاری گەورە بچن کۆبوونەوە ئەکرێ بۆ نمونە چەندین حیزب کۆبوونەوەکە لەسەر پرسێک چەند حیزبێکی تر بەشداری ناکەن لەم کۆبوونەوەیە دوجار ئەنجامی بەشداری نەکردین چەند حیزبێک لە کۆبوونەوەیەکی فراوانترە کێشەیە دروستەکە کە لە باتی بەرەو حل بڕوا زیاتر ینی پەرتەوازی و لێک دوورکەوتنەوە زیاترە بێت ڕێی خۆ لەسەر دیارە ئەو مەسەلەی ڕیفراندۆم پرسێکی نەتەوەییە ناکرێ بەڕاستی ئەم پرسە بە هیچ بیانوویەکە بکرێتە پرسێکی حیزبی بەداخەوە ینی ئێستا بووە بە پرسێکی حیزبی بۆیە هندێک لە حیزبەکان پێچوانەیە جوڵێنەوە پێچوانەیە هەڵسوکەوتەکەن ڕەدی ئەکەنەوە تەواوی ئەوەی
پێشتر باسمان کرد مەسەلەن ڕیفراندۆم پرسێکی نەتەوەییە ناکرێ هیچ تاکێکی کورد بڵێ نەخێر بەڵام بەداخەوە ئێستا گرفتەکان بربەستەکان ناڕەحەتیەکانی میلەت لە ڕابردووە وای کردووە هیچ کەس ناڵێ بەڵێ ئەگەر قرار بێ دەوڵەتی کوردی ئەلان بکرێت لە پێناوی ئەوەیە خەڵک بچەوسێنرێتەوە خەڵک برسی بکرێت خەڵک ناڕەحەتی بچێژێ نەوەڵا کەس ئەو دەوڵەتەی ناوێ حزبەکان بۆچی ڕێگناکەون لەسەر ئەم پرسانەتەوەیە تەنها هۆکاری سەرەکی بەڕێی من ئەمەیە ینی ئەو کۆبوونەوانەی کە ئەکرێ ئەجەندایەکی ڕوون و ئاشکران نییە کە ئەبێ کۆبوونەوە ئەجەندایەکی ڕوونی هەبێ کۆبوونەوە کە ئەکرێ ئەو ئەجەندایی کە ڕوون نەبوو حیزبێک بەڕێوەی ئەبا ئیتر ئەو حیزبە ڕازی نییە تەنانەت قسەیەکی مخالفی ئەویش بکرێت لە کۆبوونەوەکە وەکو بینی وانە لە کوردستان کاڵین هیچ شتێک لە جێ خۆیان نەماوە ئەم ریفراندۆمەش وەکو خۆی ناڕواوە وەکو خۆی لەسەر قسە بکەیت تاریکردنی چەند حیزبێک لە کۆبوونەوە ئەو کۆبوونەوەی کە بۆ پرسێکی تا ینی گرنگ و نیشتیمانی و نەتەوەی ئەکرێت ئەمە چەنە ئاسەواری سبی جێ پرسی نەتەوەیی ناکرێ هیچ کەسی هیچ تاکێکی لێ تەرک بکرێ نەک حیزبێک و گروپێک و تاقمێک پرسی نەتەوەی ئەبێ کۆدەنگی لەسەر دروست بکرێ بۆ ئەوەی وەکو میلەت نەک وەکو حیزب ئێستا بەداخەوە ینی پرسی ریفراندۆم بۆ بە پرسێکی سەرۆکایەتی هەرێم و پارتی دیموکراتی کوردستان و ئەو حیزبەی کە نزیک نەبێت لەوە پشگیری ناکە بارودۆخ کامەیە گونجاوی یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی گونجاندن کۆدەنگی لەسەر دروستکردنە کوا کۆدەنگی لەسەر دروست بووە نەخێر یەکێکی کرد لە هۆکارەکانەوەیە ژێرخانێکی ئابووری بەهێزمان هەبێ میلەتەکەمان برسی نەکرێ ناڕەحەتی نەچێژێت کواشتیوە لەبەرەوە ئەم مەسەلەی کۆبوونەوانە کە هیچ بەرهەمێک و ئەنجامێکی نییە ئەوەیە کە ئەو کۆبوونەوەی سازەکرێ تەنها ئەوانە بانکرێت کە وەکو ئەو قسە ئەکەن وەکو ئەو ڕێیان هەیە وەکو ئەو بۆچوونیان هەیە یان ئەو کەسێ ئەچێتە کۆبوونەوەکەوە ئەگەر وەکو ئەو نەبێ ناچێت هەر لێرەوە بڕیاری داوە کاکە من ئەگەر بچمە ئەوێ سەرۆکی ئێرێمە شتێکی ود منیش بڵێ مەشەویلا ڕاستەکەینەوەڵا ناچمە کۆبوونەوەیەوە لەبەرەوە بەشێک لەو حیزبانە ڕەدیەکەنەوە کە ئەم مەسەلەیە قازانجی بۆ میلەت یابێ طبعاً حیزبەکان لە ئەجەندای خۆیان و لە بەرنامە و پەیڕەوی ناوخۆی خۆیانە هەمووی نووسیوێتی کە خزمەت بە میلەت ئەمە بەستی سەرەکیەتی بەڵام بەداخەوە کێ خزمەت دەبێ بکە ئەبێ حیزب کادری بەهێزی هەبێ لە هەڵبژاردننا بەشداری بکە دەسەڵات بگرێتە دەست لە ڕێی کادرە بەهێزەکانیەوە ئەجەندەکەی جێبەجێ بکە و خزمەتی میلەت بکە بەڵام کوا لێرە وایە کوا ئەوانەشمان کە لە ناو پەرلەمان و لە ناو کایەکانی حکوومەتان بەداخەوە بەشێک لە حیزبەکان نوێنەرەکەی نێرێ بۆ پەرلەمان یا بۆ حکوومەت ئیتروازی لێ هێنا ئەو کەسە ئەبێتە شخصەنە یعنی ئۆرگانەکەی لەوێشەوە بەرژەوەندی شخصی لێک ئەدرێتەوە ئەگەر کابرای پەرلەمانتار ئەگەر کە بڕیارێک ئەدرێ ئەڵێ بۆ نمونە پارێکی زۆر سەرفەکرێ بۆ یەکێک لەو بابەتانە بەرژەوەندی خۆی لێگەداتەوە پێش حیزبەکەشی بزانێ ئایا بەرژەوەندی خۆی تحقیقەکە لێرێ ئەگەر بوو بڵێ ئەگەر نەبوو نەخێر لەبەرەوە لە وڵاتی ئێمە ئەبێ ئێمە جارێکی تر لە ڕێی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیەوە لە ڕێی ینی بۆ دین ئەگەر 100 ساڵ جارێ وەکو حەدیثەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژەی پێەکە هەموو 100 ساڵ جارێ ئەبێ دین تازە بکرێتەوە بە شێوەیەک دابڕێژرێتەوە کە خەڵک هەمووی سوودی لێ ببێنە ببێتە ڕەحمەت بۆ هەموو ئەی ئەگەر بۆ دین ئەمە قبول بێت کە پەیامێکی ئیلاهیە و نێراوەتە سەرزەوی ئەی بۆ حیزب بۆچی دروست نییە هەموو 20 ساڵ جارێ 15 ساڵ جارێ 20 ساڵ جارێک با پیاچوونەوەیەک بکرێ بە سیستەمی حیزبایەتی هەیکەل و شێوازی بەڕێوەبردن و ئیدارەدانی حیزبە لە هەرێمی کوردستان بە دەرەجە یەک ناتێگەیشتنی بۆی کە کۆبوونەوەکان ئەنجام و سوودێکی وای نەبێت ناتێگەیشتنێک هەیە هەڵە تێگەیشتنێک هەیە لە مەسەلەی حیزبایەتیە لە وڵاتی ئێمە بۆیە ئەوە وای کردووە کە بڕیارەکانیش لە جێ خۆیانانین تاکەکانیش کاچنە ئەوێ لە جێ خۆیانن جاری وایە بە ئینتیخابات دە شتەش دروستە برێت کە ئەکرێت کە پرۆسەیەکی دیموکراسیە بەڵام وەکو خۆی نییە انتخابات کۆمەڵی خەڵک خۆی مرۆشەحەکە یەکێک سەرەکەوێت کە پیاوێکی زۆر قۆز و زۆر جوانە بەس لەبەر جوانیەکەی خەڵک دەنگی پێچێتەوێ لەوێ ناتوانێت شتێک بکە یان هەڵبژاردنێکە کرێ کەسێک گەچێتە ئەوێ کە خاوەن عەشرەتە و خاوەن دەنگە و دەنگێکی زۆری هەیە و حیزبێکی گەورە لە پشتیەوەیەتی کە ئاچێتە ئەوێ نازانێت فەقیرە بۆچی چووە ینی لەم وڵاتی ئێمە سیستەمەکانمان هیچی لە جێی خۆیان نەماوە ئەبێ جارێکی تر پیاچوونەوە بە سیستەمی حیزبایەتیەکەمانە بکەین و سیستەمی دەسەڵاتدارێتی لە هەرێمی کوردستانە ئەبێ پیاچوونەوەی بۆ بکرێت ئەگەر سیستەمی لە سیستەمی سەرۆکایەتیە ئەو خورز نییە لەم کاتەیە تۆ پێ دوابێ هەیکەلی ئیدارەدانی حیزب یعنی با بڵێن فەلسەفەی حیزب لێرە لە هەرێمی کوردستان جارێکی تر بتوانرێت پێداچوونەوەی پێ بکرێت گۆڕانکاری و
ئاسانیش نییە ئەگەر قورسیش نەبێ ئاسانیش نییە بەڵام غیر ممکن نییە بەڵام بەدیل چێ بوو ئەکرێ حیزبەکان جاچوونەوە بە خۆیان بکەن ئەندامەکانیان کادرەکانیان لە ڕووی پێگەیاندنەوە لە ڕووی تێگەیاندنیانەوە لە فکری و سیاسیەوە ئەمانە وا بکا کە حیزبەکان بۆ خۆیان إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم ئێمە بۆ خۆمان بە خۆماندا بچینەوە با تاکەکان لەسەر ئاستی تاک بە خۆیان بچنەوە گروپەکان ڕێکخراوەکان حیزبەکان هەمووی بە خۆیدا بچێتەوە خۆی چاکە اینجا چاکسازی پێکرێ چاکسازی بە کەسێک ئەکرێ خۆی چاک بێ ئەگەر خۆی گەندەڵ و خۆی فاسید و خۆی خراپێ چاکسازی پێ ناکرێت لەبەرەوە ئەوەشی کە ئەیکا لە بەرژەوەندی خۆیەتی نەک لە بەرژەوەندی دوای ئەوە قۆناغی دوم لە بەرژەوەندی حیزبەکەی اینجا شتێکی کەم ئەگەر بکات وەکو خزمەتێک بە میلەت هزار جارەیداتەوە بە ناوچاویە وان بۆ کردن وان بۆ کردنەوەندە پانە بۆ حیزب لە هەرێمی کوردستان گەندەڵە یان پرۆژەکانی خزمەت بە گەندەڵی بکات نەخێر من پێم وایە یان ئاڕاستی کاری من پێم وایە سەرچاوی سەرەکی گرفتەکان لەم هەرێمی کوردستانە مەسەلەی حیزبایەتیە کە زۆر قوڵ بووەتەوە حیزب بێت تا ئاستێک بێتە ناوەوە ینی خێزان دەوری خۆی هەبێ ڕێکخراو دەوری خۆی هەبێ تاک دەوری خۆی هەبێ بەڵام سە حیزبایەتی وای کردووە هیچ کەس دەوری نەماوە ینی کاریگەری لەسەر کایە کۆمەڵاتەکان کردو بەتاکید لەسەر هەموو شتێک لەسەر کایە کۆمەڵاتەکان زۆر کاریگەری دروست کردووە وای کردووە کە ئەندەجار بۆ بە نەخۆشی لە زۆر باش کاگەسان دکتۆر فایق لەکوێی نەرێتی دیموکراسیە جێ ئەبێتەوە هەموو کۆبوونەوە بێسوودە کاتێک خەڵک ئێستا تۆ بڕۆ شەقام لە هاوڵاتی ببرسە یعنی خەڵک زۆر بێزارێت کۆبوونەوەی زۆر گرنگیش بکرێت بەلای شتێکی گرنگ نییە ینی شتێکی زۆر ئاسایی تێپەڕێ بەلایە ینی ئەمە لەکوێی دیموکراسیە جێ بێتەوەوانێ کە خزمەت و پرۆسێ ئەو هەموو کۆبوونەوە بێسوود و بێدەرەنجامە زۆر جار کۆبوونەوەکان ینی پەردەوازەی لێ دروستە بێت نەک سوودی هەبێت ئەسلی لە پرۆسی دیموکراسیە ئەبێ دام و دەستگاکانی بەڕێوەبردننی وڵات پەرلەمان حکوومەت دەستگای دادوەری سربەخۆ و جیاکراوە بن ئەمەی کە ئێمە هەمانە ئێستا حزب دەستی خستۆتە بینەقاقەی حکوومەت و پەرلەمان و دام و دەستگاکانی دادوەری یعنی لەبەرەوە تۆ ناتوانانی بڵێ ئەم دیموکراسیەت لە هەرێمی کوردستانە هەیە نسبیش نییە بەڕێژە بەڵێ ینی زۆر ینی ئەگەر تۆ پێوانەکانی دیموکراسیەت بێنی دەستا و دەستکردنی دەسەڵاتە دەستورە سربەخۆبوونی دام و دەستگاکانی یاسادانان و جێبەجێکردن و تا کۆتایی ئەوانەیە ئازادی ڕادەربڕینە ئازادی ڕۆژنامە نووسیە ئابووری ینی ئێمە ئابووریشمان لەژێر دەستی حیزبایە هەموو شتێکمان لەژێر دەستی حیزبایە زۆرینەیان هینی دروشمی هەر لە ناوەکەیانە ینی دیموکراتی و دیموکراسی هەیە بەڵێ ینی حیزب لە ڕێڕەوی خۆی لایداوە ئەبێ حیزب هەبێ لە هەموو وڵاتێکە لە هەموو کۆمەڵگایەکە بەڵام ئەرکی خۆی هەیە و ئەرکی دیاریکراوی هەیە و کاتی دیاریکراوی هەیە بۆ ئیشکردنەکان مەسەن ئەرکی سەرەکی حیزب پەروەردەکردنی خەڵکە بڵاوکردنەوەی هوشیاری سیاسیە بەڵام ئێستا لێرەوان نییە ئێمە لێرشتی کە کراوە لە هەموو وڵاتێکدا کۆمەلگاکان دابەش بوون بەسەر کۆمەلگای ڕسمیە کۆمەلگای مەدەنیە کۆمەلگایەکی تەقلیدیش یعنی بەس لێرە لە وڵاتی ئێمە کۆمەلگایەکی کە دروست بووە کە لەو کۆمەلگایانە بە قووەتر و زاڵمترە ئەویش کۆمەلگای حیزبیە ئێستا ئێمە مشکلەکەمانەوەیە ئەم خەڵکی ئێمە دابەش بووە بەسەر حیزبەکانە ئەو حیزبە باش بڵێ خراپ بڵێ بەرنمەکەی لە بەرژەوەندی میلەت تابێ دژی میلەت تابێ ئەندامەکان و لایەنگرەکانی هەر پشتیوانیەکە حیزبەکەی بەرامبەریش چەند شتێکی باچی وتوێ ئەم هەر دژایەتیەکە خۆشی چی شتێکی خراپی وتوێ بەرنمەیەکی خراپی ئەم هەر لایەنگریەکە لەبەرەوە لێرەدا ئەتوانین بڵێن حیزب مادام شتەکانی بەرنمەکەی ئێمە لەسەر حیزبە حیزب کۆمەڵێ ئیجراعاتی خراپی کردووە وای کردووە کە دیموکراسیەت نووزەی لێ ببڕێ لە هەرێمی کوردستانە و ئەو کۆبوونەوانشکەی کە من لە سەرەتا ئاماژەم بۆ کرد بۆ ئەوە نییە ڕێککەون بۆ ئەوە نییە بەرژەوەندی خەڵک بپارێزن بەڵکو بۆ ئەوەیە کە ململانی یەکتری بکەن یەکێکیان ئەوی کە ببەزێنێ مەسانسا ئەو حاڵەتی کە لە بینی حیزبەکانی هەرێمی کوردستانە هەیە ململانی سەرێکی لە بینی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕاندایە دانانیشنم دوو حیزبە کۆبنەوە ناکەن هەوڵی ژەیەن چاودێری بەرامبەرەکەیانەکەن بزان کامیان هەڵەیەک پێیەکی خواردانێ گەورەی کەن کەمیش نییە کە بەس ئەوە 2 ساڵە کۆبوونەوەیان نەکردووە کە مەفروزە کۆبوونەوە بکەن
یعنی ئەمە مەسەلەکە چیە لێرەدا یعنی تۆ کە دوایە ئەوەی کە پێویستە کۆبوونەوەکە نایکە پێویست ئەوەی کە نییە مەسەلەن ئێستا پارتیەت لەگەڵ کۆمەڵی حیزب کۆبوونەوەکە بۆشی ئەو کۆبوونەوەیەکە بۆی کۆیان کاتەوە لە خۆی و نزیکیان خاتەوە دژی گۆڕان بەکاریان بێنێ گۆڕانی ژێت لەگەڵ کۆمەڵی حیزب لە باتیەوەی لەگەڵ پارتیا کۆبوونەوە بکە لەگەڵ کۆمەڵی حیزب کۆبوونەوەکە بۆی لە خۆیان نزیکیان خاتەوە و شەڕی پارتیان پێ ئاسە دروستەکە بۆ چارەسەری کێشە نەخێر بۆ چارەسەری کێشەکان نییە بۆ قوڵکردنەوەی کێشەکانە بۆ بەزاندنی یەکترە بەزاندن جای کێشەکەی ئێمە چیە لێرەدا ئەگەر ئێمە دەستورمان هەبوایە سنوورێکی دانا بۆ ململانی حیزبایەتی پارتی نتوانێت لەوە زیاتر بڕوا گۆڕان نتوانێت لەوە زیاتر بڕوا یەکێتی نتوانێت کۆمەڵ نتوانێت یەکگرتو نتوانێت تا کۆتایی حیزبەکانی کە بەڵام ئێمە دەستورمان نییە بە ئارەزوی خۆیان لەم سەرەوە تا ئەو سەر قسەکەن کۆبوونەوە کەن شدەکەن کەس ناتوانێت محاسبەیان کە ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە یعنی فعلا ئەوەی کە پێویستە کۆبوونەوە بکە کۆبوونەوە ناکە ئەوەی کە پێویستی بە کۆبوونەوە نییە کۆبوونەوەکە ئەمە کێشەکەمانە بۆچی ئەمەوە ئەکەین یعنی ئامان چیە لەم مەسەلەیە ئامانجیکە ئەوەیە کە ئەم حیزبانەی ئێمە حیزبێکی دەسەڵات خوازن بڕوایان وایە لە ڕێگەی دەسەڵاتەوە نەبێ هیچیان پێ ناکرێ ناتوانن هیچ بکەن هەموو ئامانجەکانیان بۆ دەسەڵاتە مەسەن ئێستا ئێوە باسی ڕێفراندۆمتان ڕێفراندۆم بۆ خۆی هەر ڕێفراندۆم شتێکی با بڵێن مۆدیلێکی کاری دیموکراتیانەیە چونکە دەسەڵات دەدرێ بە خەڵک ئێمە لە بەیانەوە گلەیەوە کەینەڵێن حیزبەکان لە پشتی پەردەوە لە ژوورە تاریکەکانە کۆبوونەوە کە نازانین چێڵێن بەڵام لە ڕیفراندۆمە خەڵک بڕیاری خۆیەدا بەڵێ بێ نەخێر بێت تا کۆتایی ئەوە شتێکی پرۆسەیەکی دیموکراسیە دوو ڕیفراندۆم بۆ چییە بۆ چارەسەری کێشەنەتەوەیەکانمانە کە ئێمە میلەتی کورد بێژگە لەو کێشانەی کە دەسەڵاتی خۆمان دروستی کردووە کێشەی سیاسی و بودجە ئەوانە کێشەی سەرەکیمان کێشەیەکی نەتەوەیی بووە چۆن تەعامل لەگەڵ وڵاتە دەوروبەرەکانمان بکەین ئێستا چۆن ئێمە لەگەڵ عێراقا بژین لە ئایندا لە ڕێگەی ئەو ڕیفراندۆمە دەستنیشانێکین ئەمە شتێکی باش نییە بەس لەبەروی حیزبێکی معەیەن کردوویەتی زۆر باشە یەکەم حیزبەکانی کە دژی ئەوەستنەوە دووەم میلەتیش متمانێ بۆ حیزبە نەماوە تۆ باسی ڕیفراندۆمت کرد ینی جەناب شارەزایی بڵێ لە ئاسی ئەو ڕیفراندۆمانەی کە کراون ڕیفراندۆم واتە گشتپرسی پرسیار لە گشتەکەی بۆ بابەتێک کە تۆ گومانت هەیە ئەو بابەتە بەڵێ ئەبێ یان بەنەخێرت هەبێ ینی گومانێکت هەیە هەموو بزان ئەوانەی کە ئەو ڕاپرسیانش کە کراوە چ بۆ بڵین بڕگە دەستوورەکان بێت چ بۆ جیابوونەوە بێت چ بۆ یەکگرتنی وڵاتان بێیان هەر هۆکارە لە هۆکارەکان بێ پێ بوو بێ ئەوەیە بەس تۆ پێ دوایە ینی ئەم بابەتە لە هەرێمی کوردستان پێویست بە پرسیارکردن لە خەڵک بکا کە تۆ ئەدەوێت لە عێراق جاویتەوە خۆی مەسەلەکان چەند شتێکی تایە یەکەم جارێک گشتپرسیەکە مهم نییە زۆر جێبەجێکردنی ئەنجامی گشتپرسیەکە مهمە بۆچی ئێسەوایان لێ کردو ئەم گشتپرسیان وا گەورە کرد هەردوو لایەن هەمووی ئێوێ جەماوەر بەلای خۆیان ڕاکێش بەڵەوە هۆکارەکەیەتی یعنی ئێستا ئێمە لە ڕابردووشە لەم حیزبانەی خۆمان کۆمەڵێشتمان بینیەوە کۆمەڵێ بەرنمەیان هەبووە هەمووی بۆ ئەوە بووە خەڵک بەلای خۆیان ڕاکێش بەڵە جا بەس لێرە مۆزوعەکە چییە لێرە هەندێک جار شتەکان مەودای نەتەوەیان نەبووە کێشەکە لێرەدایە مەسەلەی ڕاپرسی مەودایەکی گەورەی هەیە بەڵام حیزبەکانی تر کە لەگەڵ نین کە منافیسی ئەوە حیزبن دژایەتیەکەن دوو میلەتەکەش بڕوای بەو حیزبە نییە بەو دوو حیزبە دەسەڵاتدارە نییە کە ئەمڕۆ سەرکێشی نەکەن چونکە ئەڵێن ئەم حیزبانە کێشەی بچووکیان چارەسەر نەکردووە ئاخۆ چۆن کێشەی گەورە چارەسەرەکەن ئەمە متمانە نەماوە بەڵە بە گومان و ئەڕوانن و دووەم ئەڵێن ئەمە بۆ دیعایی هەڵبژاردنە بەرامبەرەکەشی ئەوێ مادام وای لێ هات با من خەڵکە دژی ڕیفراندۆم بم لەگەڵ ڕیفراندۆم نەبم بۆی خەڵکە ناڕازیەکانی ڕیفراندۆم بۆ خۆم قازانج بکەم ئەو لایەنەش کە ئیدعای ڕیفراندۆمەکە و بەرنامەی ڕیفراندۆمی داناوە هەوڵێەوەیە ئەو لایەنانە قازانجکە ئەو کەسانە قازانجکە کە لەگەڵ ڕیفراندۆم و لەگەڵ سربەخۆیی کوردستان ینی مەسەلەکە من ئەڵێم تا ئێستا تا ئێرە تەکتیکە چ ئەوانەی لەگەڵ ڕێفراندۆمن چ ئەوانەی دژی ڕێفراندۆمن بۆ دەسەڵات تۆ قسە لەسەر ئەو تەکتیکە چیە ئایا کۆبوونەوەکان ینی قسەی زۆر جوان کرا لەو بەینا ئەوەی کە پێویستە کۆبوونەوەکە نایکە ئەوەی کە پێویست نییە یان ئەوانی کە پێویست نییە کۆبوونەوە بکەن و پێویستیان نییە زوو ینی لەسەرێک کۆبوونەوە ڕیزەکەن و ئەنجامیدەن ئەو تۆ ڕەت چییە لە بینی ئەو کۆبوونەوە بۆ چۆنە لە پاش خولدانێ بۆ تەکتیکێ لێگرتن یان هەر پرسێک لە پرسەکانی ترکەیسا هاتۆتە ئاراوە بەڵێ لێرە ئەماژە بە شتێکرا کە گرنگە ئەویش نەبوونی متمانەیە
و بینینەوەی دەرفەتە لە بەرامبەر بۆەوەی بیبەزیێنی یا وڵی شکستی پێ بهێنی لەبەرەوەی ئێمە ڕاستە خۆی فعلەن لە ململانەی سیاسیە لە کاری سیاسیە کەسە ئێوێ شتێ ببینێتەوە بۆەوەی کەوا وڵی جەماوەری خۆی پێ زیاد کا و خەڵکی لە دەور کۆ بکاتەوە ئەمە دۆخێکی سروشتیە بەڵام گرفتەکە ئەوەیە ئێمە یاری بە وڵی بابەت و پرسە نیشتیمانی گەورەکان بکەین بۆ شتێکە ئەکرێ ینی دەرەنجامێکی پێچەوانەی هەبێ یا خۆت بەو ئاراستێ نەڕوا کەلانی کەم لە جێی تموحی ئێمایە پرسی ڕیفراندۆم وەک هەنگاوێ بۆ دەوڵەتی سەربەخۆ پرسێکی ڕەوایە مافێکی سروشتیە ئێستا لەبەرەوەی ئێمە لە کاتێکە ئەم بابەتەمان هێناوەتە ئاراوە نەمانتوانێت جارێ یەکریزی ناوخۆوە کۆڵە ماف و خواسی خەڵکی دابین بکەین ئەمەش تەرح کراوە بە جۆرێکە ئەگەر تۆ پشتیوانی ناکەی جۆرێک لە ینی خۆتیش لەلاوانێ لە ناوە پشتیوانیشەکەی ئەوی تر و ئەزانی ئەمەی بەکارهێناوە بۆ شتێکی بۆ مەبەستێکی تر ینی لێرە بەڕاستی ئێمە هەتا بێ بپرسین بۆچی ئێمە گەیشتین بەمە بۆچی کۆمەڵگەی ینی ئێمە بگەڕێنەوە بۆ ڕیشەی کێشەکان بەڕاستی بۆچی کۆمەڵگەی ئێمە ئەم جۆرە حیزبەی بڵی لێ بنیادراوە لێ دروست بۆ دەرهاویشتێم کۆمەڵگەی ئەو ترسە تا چەند کاریگەری لەسەر حیزب و لەسەر کۆمەڵگایش کردەوە بەتایبەتی حیزبەکان ینی ترس لە دەدانی جەماوەر هەڵوێستێکی ڕوون ناگەێنێت ینی ترس لە هەندێ بابەت پێی نەوترێتەوە دژە نەتەوەی پێی نەوترێتەوە دژە دیموکراسی پێی نەوترێتەوە یعنی هەر شێوێک لەو بابەتانە ئەمە ترسێکە لای حیزبەکان نەتوانراوە هەنگاوێ بنێن کە خۆیان قەناعەتیان پێیت من ئەڵێم مەسەلەی نەتەوەیەکان ئەبێت ینی زەمینەی بۆ بزێنین بەڕاستی ئێستا ئێمە بۆ نمونە گەر کاتێک ڕاپرسیەکەین لە ئێستا ئەبێ کۆمەڵە ئیجراعاتی خێرا بنوێنرێ و کۆمەڵێک وگوڵی دابەزین لە خواستە حیزبەکان بنوێنرێ بۆ ئەوەی دۆخەکە ئاسایی بکرێتەوە چونکە ئەگەر وەها نەبێ تەنانەت ئێستاکە لە ئێستا ئاراسەیە دروست بۆ تەنانەت بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان ترسی هەیە لەوەی کاتێککە ئەچێتە پێشەوە جەماوەری لە دەستدا لەبەرچی لەبەرەوەی هەستەکە هێزێکی تر هەیە ئەوێت سوود ببینێ لەم نەخێرانە بۆ دوای ئەمە بۆ ئەوەی وڵی پێگەیەکی جەماوەری تر بۆ خۆی دروستکە لەسەر حسابی ئەمان کەواتە ئێمە حیزبایەتەکانمان وڵی بە شێوازێکی دروست مامەڵە نەکرد بەڵام ویستم مرگەڕێمە بۆ شتێکی تر کە من ئەزانم زۆر ڕیشەییە بۆ حیزبی ئێمە بەم شێوەیە بۆ سەرکردەکانی ئێمە بەم شێوەن منوازەم دوو هۆکاری سەرەکی هەیە لەم بابەتە یەکەم ئەو جۆرەی حیزبایەتی و ئەو پەیکەر و شێوازەی حیزبایەتی کە لە زووە لەسەی ڕاهاتوون و لەژێر کاریگەری بابلین ئەحزابی سۆشیالیستی و کۆنی مارکسیایە ئەمە وڵی بەشێکە لەوەی کە حیزب زۆر سەیتەرە بکات و سەرۆکی حیزب و ئەوانەی کە دکتۆر ئاماژەی پێکرد وڵی دەورێکی گەوریان هەبێت دووش کۆمەڵی قەیرانی گەورە لە عەقڵیەتی کۆمەلگای ئێمە بۆ ئەوەی ئەسەرێکمان هەیە ئەڵێ كيفما تكونوا يولى عليكم ئێوە چۆن بن خەڵکی وا بێتە سەرکردەتان ئەمە لە خۆنی ئەم قسەیە ینی بە ڕێژەی وەریگرین ڕاستێکی دروستی تیا هەیە ئێمە ینی گرفتەکەمان لەوان نییە بە بڵین هەر سەرکردەکان گەندەڵ بن ئەگەر دابەزیتە خواریشەوە بۆ نمونە لە ئاسی تاکیش هەرێکەی لە ئیشی خۆیان لە کاری خۆیان بەو شێوەی پێویستە ڕای ناپەڕێنێ بەو شێوەی پێویستە بەرپرسیارانە مامەڵەی لەگەڵاناکە کەواتە ئێمە ئەبێ بەڕاستی کۆمەڵێک خەمی گەورەمان لە پێشە لە بنیاتنانەوە و پێکێنانی تاکی کورد لەوەی کە کۆمەڵگەی تەندروست لەوەی کە لایەنی پەروەردەیی و ئەوانە گوڵی پەرە پێ بدەین لە یعنی بنیاتنانەوەی کۆمەڵگە جارێکی تر بە ئاراسەیەکی تر بە شێوازیەکی تر بە تێدید و تێڕوانینێکی تر چونکە ئەگەروانە بین هەر ئەمانەمان بۆ دووبارە ئومێد وایە حیزبانە بتوانن هەنگاوە گەورانە بنێن من وازانم خەڵکێک ئێستا هەن لە کۆمەڵگەی ئێمە چوەکو ڕێکخراوی بچوو بێ چوەکو کەسایەتی بێ کە تێگەیشتووە ئێمە بڵێ بنیاتی کۆمەڵگەمان داڕزاوە یعنی ئەو جامانیش دەوریان بووە ئەم حیزبانە دەوریان بووە لەوەی کە زیاتر دایڕزێن لەوەی زیاتر گەندەڵ و فاسدی کەن ئێمە خەڵکێک ینی تێگەیشتووە لەوەی کە پێ ئەبێ مؤسساتی پەروەردەییمان هەبێ ئەبێ دام و دەستگای ترمان هەبێت کە وڵی عەقڵیەتمان بگۆڕێ بەڕاستی تاکی کورد عەقڵەتی بگۆڕێ بۆی دوجار سەرکردە ئەم سەرکردانەی پێ قبوڵ نەبێ ئێستا خەڵک لە ترسا بێ یا لە برسا بێ لەبەر بەرژەوەندی خۆی بێ لەبەر هەر شتێکی تربی ئەمانەی قبوڵ کردووە خۆسبەینێ ئێستا گشتی باش کاتێکە قسەکەی خەڵکی زۆربەی ناڕازی بە سبەینە کێ دەنگەهێنێتەوە کێ ئەبێتەوە
بە هەمان شێوە قورسایی دووسەکە هەر ئەوە کەواتە ئێمە خەڵکەکەشمان لەو ئاسانیە بێت دان بەوا بنین کەەوە ناتوانێت سزای ئەمانە بدا لە هەندێک وڵاتە کاتێکە حیزبێکی سیاسی وڵی بە ئەرکی خۆی هەڵناسێ کۆمەڵە کاریزمای سیاسی ڕۆڵی خۆیان ناگێڕن لە جاریدا هاتووە هەڵ نابژێرێنەوە لە جایی هاتووە زۆرینەی کورسیەکانی پەرلەمان لە دەسەدەن بەس بۆ لای ئێمە لە دەستی نادا بەشێکی پەیوەندی بەوە هەیە ئەمان بەژەوەندەکانی خەڵکیان ڕەبت کردووە بە خۆیانەوە و خەڵکەکەی ئێمەش لەو ئاسانیەکەوە بتوانێت خەڵک چۆن بتوانێت تۆڵەی خۆی بکاتەوە بە شێوەیەکی مەدەنی لە کاتێکە تۆ باسی هەڵبژاردن طبعا کۆمەڵێک تەکتیک و فرۆفێڵ و ساختەکاری تیاکرێت ناتوان یعنی خەڵک بە پێویست متمانی تەواویشیان پێێنەوە ینی ساڵانە کە هەڵبژاردن نەکرێت لە کاتێکی ئاساییشە نازانم ئێستا ئەگەر کرێت لەو چه زۆر ڕێژەکە فەرقی هەبێ نزیکەی لە سەدا 25 هەر ئەسڵ بڕۆی بە هەڵبژاردن نییە و ناچێت ناو هەڵبژاردنەوە لەبەرەوەی کە ئەزانێت ئەم بابەتە یعنی جێگە ئومێدی نییە ئەزانێت کە ساختەکاری زۆری تیاکرێت ئەزانێت دەنگی ئەو بە هەند وەرناگیرێت تجاوی بگاتە بابەتێکی وەکو ئێسەکە قەیراناوی بێت خەڵک ئەو نەیتر ینی ڕێژ بێ متوانەی لە هەڵبژاردن ئەکەوێتەوە ئەگەر هەڵبژاردن نەبێتە ئەم وەڵامی خەڵک بۆ دەسەڵات ئەی چیتر هەیە من وا ئەزانم ئەوەی کە چۆن تاچی کورد بڵین بەرپرسانە مامەڵە بکە بیر لەوە بکاتەوە بۆ نمونە ئێستا ئێمە ڕاستە بۆ هەندێک کەس لەژێر سایی ئەم حیزبانە بۆتە خاوەنی بەرژەوەندی بەس بیر لەوە بکاتەوە سێرەکی لە قەیرانێکی ئاواشە زۆربەی خەڵکی زیانەکەن بەشێ لەوانش هەتا ئەوانەیشی کەوا شوێن کەوتە و دەنگدەری ئەم حیزبانن ئێستا بۆنم لە قەیرانێکی ئاوها هەموو زیانی بەرکەوتووە کەواتە تۆ بێ بیر لە ینی داهاتووی خەڵکەکەت کەی نەوەکەت کەیتەوە داهاتووی ئەم وڵاتەکەیتەوە چۆن بەڕاستی ئەم وڵاتە وها بنیاد بنرێ بەرژەوەندە باڵەکانی خەڵک بەرژەوەندە ڕاستەقینەکانی خەڵک ئەو خاڵە بێ کە ململانەی لەسەر بکرێت ئێستا خەڵک لەم وڵاتە ئێمە بۆیە ئەبێتە بەرپرسیارەتی ئەگرێ بۆی بیر لەو کاتە چۆن خۆی دەوڵەمەند بێت چۆن ببێتە سەرمایەدارێ لە کاتێکە ینی ئەسڵ ئەوەیە کە ئەو کەسە لەوایە نوێنەری خەڵک بێت و خەڵک بتوانێت لێپرسینەوەی لەگەڵ کات گرفت نییە گەر ئەوە پێگەیەکی دەستکەوتووەوە هیچ لە هەموو شوێنە هەر بەو شێوەیە بەڵام چۆن مەسئولانە تەعامل کا کاتێک کە بەرپرسانە مامەڵی نەکرد چۆن ئێمە بتوانین وڵی لای بدەین کەواتە من وا ئەزانم هەندێکی لە دەرەوەی سیاست و حیزبایەتی ئێمەی خواردووە ینی بەڕاستی ئەبێ خەڵکێکی زۆر بیر لەوە بکاتەوە بە کەناڵی ترا وگوڵی ڕۆڵی هەبێ بۆ بنیادنانی ئەم کۆمەلگا لە هەمان کاتە ئاگای بارە سیاسەکە و حیزبەکانیش بێت چاوی لەسەریان بێ فعلەن سزایان بدات دەست خۆش هەر لە دوا دەرفەتە لە خولەکێک کەمتر بتوانیت چیت هەیە چ پێشنیارێکت هەیە چ ڕێگە چارەیەکت هەیە بۆی کە ئەو کۆبوونەوەی کە حیزبەکان بەردەوامیکەن سوودی هەبێ و دوجار لە خزمەت چاکەی گشتی یابشکێتەوە بەڵێ وازانم ئەبێت ینی هەستی بەرپرسیارەتی لای ئەم حیزبانە لای سەرکردەی ئەم حیزبانە ئەبێ گەورەتر بێت لەوەی کەوا بەڕاستی بیر لە بەرژەوەندی تایبەتی خۆیان کەنەوە ئێمە لە بەردەم وەرچەرخانێکی گەورەی مێژوین ئەگەر ئێمە بتوانین ناوماڵی خۆمان ڕێک بخەین بەرژەوەندی باڵای میلەت و گەلەکەمان لە پێشچاو بگرین من وازانم ینی ئەو هەموو تەگەرە و بربەستەکە دەرەکیەکان تێ ئەپەڕێنرێ بە ڕۆیشتنی کات هیوادارم لە ئاسی ئەو بەرپرسیارەتی خۆش بێ دکتۆر جەنابی شت هات دوا ڕاستپاردت تۆی کە خەڵک سوودی لێ بەڵێ بۆ چوونێک هەبێ بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە بەڕاستی لە ماوەی ڕابردووە ناوبەناو حیزبە سیاسیەکان هەرێکی ڕەخەمان لێگرتن فڵان شتیان خراپەوانە بەڵام هەرێکی پرۆژەیەکیشیان هەبووە لە بەرژەوەندی گشتیا بووە ئەبێ ئەم پرۆژانە سیرکەین هەمووی کۆکەینەوە حساب بۆ هەمویان بکەین مەسا من ئێستا بۆ چوونم وایە ئەو یەکێتی نەتەوەیی کە کۆنگری نەتەوەی کوردستان داوایەکات ئەو چاکسازیەی کە بزوتنەوەی گۆڕان لە 2009 تەرحی کرد بۆ چاککردنی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پرۆژەیە کە ئێستا لەسەر ڕیفراندۆم حیزبە دەسەڵاتدارەکان پارتی وەکێتی و یەکگرتووی ئیسلامیوانە پشتیوانیەکەن و ئەو پرۆژە خێرخوازی خزمەت گوزاریانەی کە حیزبە ئیسلامیەکان پێشکەشی ئەەکەن بە خەڵک لەگەڵ ئەو هەندێک بۆچوونی ئەکادیمی و سنتەری ڕۆشنبیری هەیە مەسان ئێمە خۆمان وەکو ئەکادیمیای سیاست و حزبی دیموکراسی دوو پرۆژەمان هەیە بۆ ئاشتەوایی کۆمەڵایەتی یەکەمیان ئەو پرۆژەیە کە بۆ شەهیدانی شەڕی ناوخۆ ئێمە لە ماوەی ڕابردووە حیزبە سیاسیەکانی کورد شەڕی زۆریان کردووە زۆریان لە یەکتری کوشتەوە ملاولا تا ئێستا حیزبەکان لەسەرەوە ئاش دەبوونەتەوە بەڵام بنەماڵەی و شەهیدانە ئاش نەبوونەتەوە پێویستی بە چەندان کۆنفرانس و کۆبوونەوە و ڕێنمایی و بڕیار هەیە کە لایەنی پەیوەندیدار بیدا و
حکوومەت جێبەجێکە خاڵێکی تر کە زۆر گرنگە بۆ ئاشتی کۆمەڵایەتی ئێمە زروفێکمان بەسرە هاتووە لە کاتی تێکۆشانی خەباتی چەکداریدا بەشێک لە پێگاتەکانی کورد چ لەبەر کێشەی عشایری بووە چ حیزبەکان نردویانن چ لەبەر دژمنایەتی بووە چەکیان هەڵگرتووە لەگەڵ حکوومەتی بەعسا کێشەی ئەوانە هێشتا چارەسەر نەکراوە ئەوانە هەموو کاتێک لە حاڵەتێکی وایەن کە احتیمالی دژمن دیسان جارێکی بەکاریان بێنێتەوە لەبەرەوەی ئێمە بێت چارەسەر ئەوانەش بکەین کۆنفرانسێکمان هەیە ئێمە بۆ چارەسەرکردی ئەو کێشانەی کە لە بێنێوان مستەشارەکان و بنەماڵی شەهیدان و ئەنفال وانە دروست بووە خۆیمە نەمان هێشت ئەوانە بچن بۆ دادگای عێراق ێ باش لێرەژی چارەسەرێکمان نەکردووە لە ڕاپەڕینیشا عەفومان بۆ دەرکردوون بەڵام تا ئێستا وەکو دژمن لەلایەن هەندێک کەسەوە سەیرەکرێن ئەوانیش خۆیان بە مەخدوور ئەزانن لەبەرەوە ئەم کۆمەڵە بەرنامە و بۆچوونانە هەیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بیخاتە بەرنامەی خۆیەوە بەرنامەی هەموو حیزبەکان کۆکاتەوە هەمووی حساب بۆ خۆی کات و خۆی بە بەرپرسیارە زانێ وتوانین کێشەکان چارەسەر بەڵام تا من دژی بەرنامەکەی تۆ بوو تۆ دژی بەرنامەکەی من بیت و تا کۆتایی ناگەینە چارەسەر دەست خۆش بە زۆر سپاس کەواتە پێویستی بە بۆردێکی بوو یا هەموو پرۆژە چاکانە کۆکات زۆر سپاس کاک ئێستا هەر لەسەر هەمان بابەت تەوسیە و ڕاستپاردە چییە بۆی کە حیزبەکان هەر کۆبوونەوەکەن کۆبوونەوەی بێ لە پێناوی خەڵکاوێ طبعا قسەکانی ئێمە هەمووی ڕەتکردنەوەی کۆبوونەوە نییە کۆبوونەوەکان ئەنجامیان نییە بۆیە ڕەتیانەکەنەوە گەرنا هەموو کێشەیەکە بێ بە کۆبوونەوە چارەسەر بکە هەموو ئامانجێکە بێ بە کۆبوونەوە میکانیزمی بۆ دیاری بکەی بۆەوەی خزمەتێکی باش بکەی کەواتە کۆبوونەوە شتێکی باشە بەڵام کۆبوونەوەی ئامانجدار کۆبوونەوەیەک کە لە خزمەتی میلەتە بە نەک لە خزمەتی حیزب و شەخصا بێ بەڕێی من ئەوەی دکتۆر ئاماژەی پێکرد یەکەم جار زۆربەی کێشەکانە بێ بگەڕێتەوە پەرلەمان بۆ داهاتوو من پێشنیارم ئەوەیە کە حیزبەکان خەڵکی دەسەڵاتدار بنێرنە ناو پەرلەمانەوە بۆی بڕیاری باشیان پێ بدرێ و نەگەڕێنەوە بۆ حیزبەکان بۆ چارەسەری کێشەیەک یان بۆ نانەوەی مشکلەیەک با بڵێن نەگەڕێنەوە بەلای حیزبەکانیان حیزبەکانیان ئاراستەیان نەکەن بۆ خۆیان خەڵکی دەسەڵاتدار بن یەکێک لە خاڵە سلبیەکانی نەبوونی متمانە لە نێوانی پەرلەمانە ئەمەیەکە ئەو خەڵکەی بۆ بە ئەندامی پەرلەمان یا چۆتە حکوومەتەوە دەسەڵاتی نییە هیچ شتێکی بەدەست نییە فەقیرە چۆتە ئەوێ و ترەبێت پەرلەمانتار خۆ جێژی تەنفیزی نییە ینی پەرلەمانتار شوێنی داڕشتنی میکانیزمی چارەسەری کێشەکانە ئەبێ لەوێوە تەنفیزەکە کێ حکوومەت دەبێ بیکە ئەم حکوومەتەش ئێستاوای لێ هاتووە حکوومەتەکە دەسەڵاتی نییە من قسەیەکی تریشم هەیە بۆ ڕێکخراوەکان بەڕاستی هەندێک کەس هەیە ئەگەر بەهر شتێک لێم وەرەگرن هەندێک کەس هەیە لە ناو حیزبەکان دەسەڵاتێکی باشی هەبووە نەیتوانیوە هیچ شتێک بکە ئێستا چێتە دەرەوە ڕێکخراوێک دروست دەکاوە چێتە ناو خەڵکەوە بە قسە هەموو هیچی نێشتێتەوە هەموو شتێکی چارەسەر کردووە بەڵام بەڕاستی ئەگەر بیتە سەر ئەمری واقع بیتە سەر ئەسلی ئێشوکاری ڕابردووی نەیتوانیوە هیچ شتێک بکە با خەڵک بەم قسە زریق و برقانە نەخەڵەتێ خەڵکێک هەڵ نەبژێرێ لە داهاتووە جارێکی تر بەرەو قەیرانی بێتەوە جارێکی تر گرنگی بە شتەکانی خۆی بداتەوە دەستان خۆش بێ سواز بۆ کاتێکە بەخشیدان بەرنامە بەهۆی بەسوودمان پێشتر ببینێران کردێ بەڕێزان بەم شێوە هاتی نەکۆتایی ئەڵقەی بەرنامی پرسیەم جارەکە تایبەت و بە نەریتی کۆبوونەوە لای حیزبە کوردەکان کە هیوادارین ئەوانەی کە پێویستە کۆبوونەوە بکەن زووتر کۆبنەوە و لە پێناوی چاکەی گشتیە ئەنجامی کۆبوونەوەکانیان بێتە ئاراوە سوپاسانەکەین تا دەرفەت و بەرنامەی تر بەخوای گەورەتان دەست بێتن خواتان لەگەڵ